بەدیهێنانی داواکاریە سیاسی و سنفیەکانی کرێکاران بە پەرەپێدان بە خەبات و یەکگرتووی. بەپێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت، مانگرتن و خەباتی کرێکارانی نەوت درێژەی هەیە. بە گوێرەیەم سەرچاوەیە کرێکارانی فەرمی نەوت بە شێوەیەکی هەماهەنگ لە عەسەلویە لە شرکەتی نەوت و گازی پارس سایتی 1 و شرکەتی نەوت و گازی پارسی کەنگان سایتی 2 کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی نافەرمی نەوت ئەرکانی سالس ڕۆژی هەفتەی گەلاوێژ هەواڵی بەردەوامی ناڕەزایەتی کرێکارانی کۆمەڵگەی گازی پارسی باشووری بڵاو کردەوە. بە پێم هەواڵە کرێکارانی نەوتی ئەرکانی سالس و کرێکارانی پرۆژەی لە بەیاننامەیەکی هاوبەشدا نووسیان: ئێمە کرێکارانی پارسی باشوور بە پێچەوانەی جارەکانی پێشوو کە هەندێک کەس بە ناوی نوێنەرانی کرێکاری لە مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردوودا ناڕازایەتیەکانی ئێمەیان دواخست ڕایدەگەێنین کە تا وەدی هاتنی تەواوی داواکاریەکانمان و لێپرسینەوە لە بەڕێوەبەرانی تاڵانچی نەوت و نەهێشتنی یەکجاری شرکەتە پەیمانکاریە مشەخۆرەکان و زیادکردنی حەقدەستەکان شان بەشانی کرێکارانی پرۆژەیی فەرمی و گرێبەستی نەوت ڕاوەستاوێت. کرێکاران هەروەها وتیان بە پێچەوانەی ئیدعای یەکێتی دەستکردی حکوومەت واتە کانونی ئەنجومەنی سنفی کرێکارانی پاڵاوگەکانی گازی پارێزگای بوشێر ناڕازایەتیەکانی ئێمە لە دژی گەندەڵیەکانی ئێستای ناو پارسی باشوور و ڕێکەوتن و سات و سەودای بەڕێوەبەرانی ئەو یەکێتیە لەگەڵ خاوەنکار و پەیمانکارەکانە. بۆ ڕاگەیان نەڕواڵەتیەکانی کانونی ئەنجومەنی سنفی هیچ پەیوەندیەکی بەویست و داواکاریە ڕەواکانی ئێمە کرێکارانەوە نییە. لە کۆتایی بەیاننامەی داواکاری کرێکاراندا هاتووە هەموارکردنەوەی تەواوەتی بڕیارنامەی نادادپەروەرانەی حەقدەستی ئەنجومەنی باڵای کار، نەهێشتنی تەواوەتی شرکەتە پەیمانکاریەکان، گەڕانەوە سەرکاری حجەت ڕەزایی کرێکاری فەرمی دەرکراوی پاڵاوگەی شەشەم، جێبەجێکردنی ڕێکۆتنەکانی پێشوو سەبارەت بە مافی مەرەخەسی و دابینکردنی کرێی کەمپ، جێبەجێکردنی دروستی تەرحی تەبەقەبەندی پیشەکان بۆ سەرجەم کرێکارانی پەیمانی، گۆڕینی بارودۆخی هاتوچۆ و حەقدەستی شۆفێرانی بەکرێگیرا و جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی بۆ ئەو شۆفێرانی کە خاوەن نین و هەروەها جێبەجێکردنی بێجیاوازی 14 ڕۆژ کارکردن و 14 ڕۆژ پشوو بۆ کرێکارانی بەشی ئیداری و پشتیوانی. دروشمی کرێکاران بریتی بوو لە نا بۆ کۆیلایەتی، یەکگرتن لە دژی هەژاری و گەندەڵی، بەڕێچوون و کەرامەت مافی بێ ئەملاولای ئێمەیە. شۆڕای ڕێخستنی ئەرکانی سالز ڕۆژی سێشەمە 16 گەلاوێژ ڕایگەیاند کە کرێکارانی ئەرکانی سالس و پرۆژەیی بە شێوەیەکی هاوبەش لە پاڵاوگەکانی پێنجەم و نۆیەم و دەیەم و یازدەهەم بە مەبەستی دابینکردنی داواکاریەکانیان کۆبوونەوە. ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 14 گەلاوێژ 1403 هەتاوی لە درێژەی ناڕەزایەتیەکانی کرێکارانی شرکەتی نەوت و گازی عەسەلویە ئەم داواکاریانە خرابوونە ڕوو. پەیمانکاری هێزی مرۆیی دەبێت دەربکرێت و ئەمنیەتی پیشەیی دەبێت دابین بکرێت. ئەوان هەروەها خوازیاری پێداچوونەوە باستی حەقدەستی و کرێکارانە بوون کە لەم دوایانەدا دامەزراون، لابردنی تەواوەتی سەقفی خانەنشینی و پێدانی حەقدەستی مانگێک زیاتر لە ساڵدا بە کرێکاران، جێبەجێکردنی تەواوەتی مادەی دە و وەرگرتنی حەقدەستە دواکەوتوەکان و هەروەها تێکەڵاو نەکردنی سندوقی نەوت و گازی خانەنشینی لەگەڵ باقی سندوقەکان سندوقە مایە پوچەکانیش بەشێکی دیکە بوون لە ویست و داخوازیەکانی کرێکاران. ئەو چەند ئاکسیۆن و ناڕەزایەتی کە ئاماژەیان پێکرا دەری دەخات کە کرێکارانی نەوت لە بەڕێوەبردنی مانگرتن و ناڕەزایەتیدا پێشەنگن. هاوکات کرێکارانی کەرتە پیشەسازی و خزمەت گوزاریەکانی دیکەش بۆ بەدیهێنانی داواکاریەکانیان مانیان گرتووە و ناڕەزایەتیان دەربڕیوە. ڕۆژی یەکشەمە 21 گەلاوێژی ساڵ 1403 هەتاوی کرێکارانی لەسەرکار دەرکراوی گروپی ملی فولادی ئێران لە ئاهواز لە بەردەم پارێزگای خۆزستان کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان بەڕێوە برد و خوازیاری گەڕانەوە بۆ سەر کارەکانیان بوون. ڕۆژی 20 گەلاوێژ دوا بە دوای ناڕەزایەتی و مانگرتنی کادری دەرمانی نەخۆشخانەی حاجی حەیدەر لامێرد لە پارێزگای فارس کاروباری هەندێک لە بەشەکانی نەخۆشخانەکە بە تەواوەتی وەستا. پەرستارانی نەخۆشخانەی نمازی ئەهوازیش جگە لە بەشی فریاکەوتن لە سەرجەم بەشەکانی تر کارەکانیان وەستان.
هەروەها پەرستارانی نەخۆشخانەی خومینی شارستانی ئابادە و پەرستارانی کلینیکی فەساش بۆ مانگرتنانەوە پەیوەست بوون. ئەو مانگرتنانە لە درێژەی بەکردەوە دەرنەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی کشوەری و پارێزگاکان سەبارەت بە نەدرانی هەڵدەستەکانیان لە کاتی خۆیدا و ئیزافەکاری زۆرە ملێ بەڕێوە چوون. ڕۆژی 15 گەلاوێژ کرێکارانی کارخانەی واگۆن پارسی عێراق لە 8مین ڕۆژی مانگرتنەکەیاندا لە کارخانەکە چوونە دەرەوە و بە تێپەڕبوون لە پردی شاری پیشەیی لە بەردەم پارێزگای ناوەندی کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا. کۆتایی هێنان بەکاری پەیمانکاران، یەکسانکردنی هەڵدەست و مەزایی کرێکاران لەگەڵ باقی کارگەکانی دیکەی دراوسێ و گروپی مەفنا بە فەرمیکردنی گرێبەستی کرێکاران و کردنیان بە لانی کەم گرێبەستی یەک ساڵە و هەروەها گەڕانەوە بۆ سەرکاری هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان لە زومرەی داواکاریەکانی ئەو کرێکارانەیە. کرێکارانی شارەوانی چەندین شاریش بەهۆی نەدرانی هەڵدەستەکانیان دەستیاندایە مانگرتن و ناڕەزایەتی بەربڵاو. هەروەها خانەنشینانی کرێکاریش وەک هەموو ڕۆژانی یەکشەممە لە ناڕەزایەتی سەرتاسەریدا بە شێوەیەکی هاوبەش و یەکگرتوو لەگەڵ خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی دەوڵەتی و بەشی پەیوەندیەکانی کرماشان کۆبوونەوە. دروشمی خانەنشینان بریتیر بوون لە واز لە ڕووسەری بێنە بیرێک لە حاڵی ئێمە بکەوە، هەتا بێدادی هەیە شەقام جێگای ئێمەیە. کۆبوونەوە ڕێکخرا و ناڕەزایەتی مافی بێ ئەملاو ئەولای ئێمەیە. خەبات و مانگرتنی کرێکاران بۆ دەستەبەرکردنی داواکاریە هەنووکەیەکانیان پێویستە و دەبێ بەهێزتر بکرێن. ئەم خەبات و مانگرتنانە دەتوانن بەستێنێک بن بۆ پەروەردەبوونی ڕێبەران و هەڵسوڕاوانێکی زیاتر. یەکگرتووی ئەو ڕێبەرانە، بەهێزکردنی شۆڕاکان و ڕێکخراوە سربەخۆکانی ئێستا و هەروەها پێکێنانی ڕێکخراوی چینایەتی و مەدەنی نوێ.